ئەوەی کە ئەوڕۆ ئێمە لی ئاسوودە بین یاخود تەفاهمێکی باشی تیاکرا لە بینی مامۆستایانی ئاینی بەڕێز کە نوێنەرایەتی وەزارەتی ئوقاف دەکەن لە ناو مزگەوتەکان و مینبەریان بەدەستەوەیە ئەم تەفاهمە بوو کە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کرا خۆشبەختانە بەڕێزیان لە بەڕێوەبەراتی گشتی بەڵێنی ئەواندا کە پێش هاتنی ڕەمەزان یاخود پێشکردنەوەی مزگەوتەکان کۆی مزگەوتەکان بڕشێن ئینشاءالله و ئەو ڕێکارە تەندروستیانەی کە پێویستە بۆ مامۆستای ئاینی مزگەوتەکە لەگەڵ هەیئەتی ناو مزگەوت لە کارمەندەکانی چێ بانگدەرە چێ خزمەتگوزارە بەڕێزەکانن بۆیان بکرێت سەرجەم ڕێنماییەکان بە مامۆستاینە بەڕێزەکان وتووە شێوازی بەکارهێنانی ماسک شێوازی دەست شۆردن بەکارهێنانی سابوونی شل لە ناو مزگەوتەکاندا و پاشان بڵاوکردنەوەی کۆمەڵێک لە ڕێنمایی تەندروستی و هەڵواسینی بە دەرگای مزگەوتەکان و ڕشاندنی سەرجەم مزگەوتەکان بە شێوە دەوری کە هەیە لە ماوەی 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژدا و ئێمە داوامان لە مامۆستا بەڕێزەکانیش کردووە کە سەرجەم ستافی مزگەوتەکان بەپێی خشتی کەمە بە تەنسیق لەگەڵ مامۆستا غەریبدا ئێمە خشتیشان بۆ دانین سەبارەت بە دانانی کاتێک بۆ ئەوی بشکنین بۆ سەرجەم ئەو ستافی مزگەوتەکان بکرێت.